ئێوارتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانم خۆشحاڵم ئەڵلقەیەکی دیکەی ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم وە کە میشە دەزانن گرنگە لە لامان ئەو بابەتانی پەیوەندیان بە ڕۆژۆ هەیە و بابەتانی کە لە کۆمەڵگەی کوردیدا گرنگیان هەیە و قسە و باسییان لەسەرە لە ئێوارەی سلێمانی میشە میوانداری میوانە بەڕێزەکانمان دەکەین. ئەم پرۆگرامەم زۆر تایبەت دەبێت پڕ لە هیوا و پڕ لە دڵخۆشیە چیرۆکەکانی سەرکەوتن و چیرۆکەکانی یارمەتیدان و دەست و دڵکراوەی پیشان دەدات. ئەنجا ئەم پرۆگرامە بە بۆنەی یادی 20 ساڵ کارکردن و خزمەت و تێکۆشانی یەکێک لەو دەستگا خێرخوازیە گەورانەیە کە لەسەر ئاستی ئەتوان بڵم هەرێمی کوردستان، عێراق و تەنانەت لە هەر جەیەکی جیهان کە پێویستی هەبوو بە پێی توانای ئەم دەستگایە بینیومانە، ناویمان بینیوە، لۆگۆیمان بینیوە. دەستگای خێرخوازی بارزانی ئەو دەستگایی کە باوکێک بۆ منداڵانی هەژار و بێ باوکان، لانەیەک بووە بۆ کەسانی بێلانە و لە زۆر جێگە بینیومانەوە و خۆشبەختانە شانازی دەکەین ئێمەش بەوانەوە نەک تەنها خودی خۆیان و بەرپرس و کارمەندە بەڕێزە ماندوونە ناسەکان بەڵکو هەموو کورد دەکرێت شانازیان پێ بکات، چونکە هەڵ و ماندووبوونی ئەوان بەڕاستی خزمەتی تاکە بە تاکەی گەلی کوردی کردووە. ئەگەر من وەکو خۆم وەکو کارەکە وەکو کاری خێرخوازی نەمتوانی بێت یارمەتی کەسێکی هەژار بم، کارکردن لە ڕێگەی ئەم دەستگا خێرخوازیەوە یاخود یارمەتیدانی ئەو بۆ دراوسێکم بۆ کەسێکی دیکە وهای کردووە هەموو تاکەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. ورتر و زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە و ساڵیادی دەستگای خێرخوازی بارزانی قسە لەگەڵ خاتونی زۆر بەڕێز و ماندوونە ناس خات و سروە ساڵح دەکەم، بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانی لە ستودیۆی ئێوارەی سلێمانی لە لامان میوانە یاخوا بەخێر بێ. خۆشحاڵم لێرە دەتبینم. سەرکەوتوو بن، ماندوونە بن. مەمنونم، زۆر سپاس بۆ ئەم کەناڵە جوانە. هیوادارم هەر لە پێشەنگا بن. من حەزەکەم ئەمڕۆ لێرەوە پیرۆزبایی خۆم بۆ هەموو ئەو کەسانی کەرانەوە دەستگا، هەموو کارمەندەکانی دەستگا، پێشتر بۆ ئەو کەسانی کە لە دەستگا سوودمەند بوون و ئەو کەسانی کە هاوبەشی بەردەوامی دەستگان پیرۆزبایەکی زۆر جوانیان لێ بکەم. ئیشەڵا دەستگا بۆ 50 ساڵ و بۆ 100 ساڵ بەردەوامە بێ بەکاری جوانتر و پرۆژەی جوانتر. ئینشاءالله ئێمەش پیرۆزبایتان لێ دەکەین. لە سەرتا حەز دەکەم پرسیارێک گەر تا ڕادەی پرسیارێکی تەقلیدیش بێت زۆر لێتان کرابێتەوە لە لای ڕۆژنامەوان و لە چاپێکەوتنەکاندا، بەس بۆ بینەرەکانمە بەسمە بپرسمەوە ئامانج لە دامەزراندنی ڕێکخراوی دەستگای خێرخوازی بارزانی چی بوو و چۆن ئەم دەستپێک و ئەم ڕۆژە دەستپێکەکە گەیاندتە ئەم ڕۆژە گەورەیە. دەستگای خێرخوازی بەرزانی لە ساڵی 2005 کۆمەڵێ خەڵکی دڵسۆز لە کوردستان کە هەستیان بەوە کرد پێویستە لە کوردستانیش دەستگایەک هەبێ بەڕاستی بەبێ بەرامبەر خزمەتی خەڵککە لە ناو کوردستان. ئەو کاتە دەستگایەک نەبوو بە ناوی خێرخوازی لە کوردستان، بەڵام کۆمەڵی دڵسۆز کە سەرۆکی بۆردیم دەستگایە جەنابی کاک مەسرور و هەموو ئەو کەسانی کە لەگەڵی بوون پێکەوە بیریان لەوە کردەوە کە پێویستە دەستگایەک دروستکەین، هەچەند هەنگاوی یەکەم لەوانەیە ئاسان نەبێت، بە ناوی بارزانی نەمرکە یەکێکە لە ڕەمزەکانی کورد بۆ لە پێشەنگ بۆ هەموو شۆڕشەکانی کورد، بۆ خەباتی کردووە، بۆ بەدیهێنانی مافە نەتەوایەتەکانی کورد و هەمیشە بارزانی نەمر بیری لەوە کردوێتەوە کە چۆن خزمەتکاری خەڵک بێ. بۆیە ئەم دەستگایە کە دروست بوو لەژێر دروشمی وتەیەکی بارزانی نەمر کە دەفەرمێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ دروست بوو. هەنگاوی یەکەم دەست پێکرا لە خانوویەکی بچکۆلانە، کۆمەڵێ سەرمایەدار دیارە ئەو کاتە لەگەڵ دەستگا هاتبوونە پێشەوە دەستمان پێکرد تا ئەمڕۆ کە 20 ساڵە بەردەوامین بە چەندین پرۆژە و ئێمە سنووریشمان بەزاند خزمەتکاری میلەتی خۆمانین و خزمەتکاری هەموو مرۆڤایەتین لە جیهانە کە ئەوەی ئێستا ئەیبینن لە پرۆژەکانمانە. بەدڵنیاییەوە جێگی شانازیە ئەو سێکتەرانە چین کە دەستگای خێرخوازی بارزانی کاری تێدا دەکاتەوە بەستێتی کاری بۆ بکە. سێکتەری سەرەکی ئێمە لەگەڵ سێکتەری خۆراکیە، سێکتەری تەندروستیە، سێکتەری پەروەردەییە، سێکتەری با بڵێن مناڵ و ژینگەییە. هەنگاومان ناوە تەبان قۆناغ بە قۆناغ. ئێمە لە سێکتەری خۆراک، پاراستنی خۆراک بەڕاستی لە ساڵی 2014 کە
شەڕی نەگریسی داعش دروست بوو یەکەم ڕێکخراو بووین کە گەشتینە شاخی شنگال لەوێ ئەو ئاوارانەی کە ئاوارە بوو بوون بەڕاستی کە دەرکرا بوون لە ماڵی خۆیان بەهۆی شەڕی داعشەوە تاکە ڕێکخراو بوو کە گەیشتە ناو ئاوارەکان و بەهانای خەڵکی ئەو کاتێک کە خەڵکی شنگال و یەزیدیەکانەوە چوو بەڕاستی ئێمە با بڵێم دەستگای خێرخوازی بەرزانی من لە ڕوانگەی من خۆمەوە ئەڵێم کەیسەکەی بە جیهان ناساند چونکە لێەوە دەستگایەک چوو ئەوێ و هەموو واقعی شوێنەکەی گواستەوە بۆ جیهان کە لێرە مرۆڤایەتی مافی مرۆڤ پێشێ لەکرێت تەنها خۆراکێکیش نیە سەمونێکیش نییە مناڵێک لێرە بیگرێ بەدەستی و تێر بێ بۆ ئەو کاتە دەستگای خێرخوازی بەرزانی بە کۆمەڵێ بابەتی پزیشکی ئەو ماندوو لە ناسانەی کە ئەو کاتە لە کارمەندی دەستگا بوون خۆیانایە بەر ئەو لێشاوە و چوونە ناو جەرگەی شەڕەکەوە بۆیە ئەمە سێکتەری خۆراکیەکە هیچ نەبێ لێ ئێستاە خواردن بدەینە ئەو خەڵکە نان و ئاو ئەو پیداویستانی کە مرۆڤ پێی بژی دەستپێکی ئێمە لە زۆر با بڵێن کاری جوانەوە بووە ئێمە پرۆژەمان هەیە یەکێک لە پرۆژە گەورە و ناوازەکانی دەستگای خێرخوازی بەرزانی و کە بەردەوامی هەیە ناگۆڕێ و جێگرە پرۆژەی ماڵی ئازیزانە ماڵی ئازیزان ئەم پرۆژێکی گەورەیە دوو با بڵێن بەش لە خۆیەگرێ بەشێکیان مانگی سووری ئیماراتی با بڵێن بەخشەری پرۆژەکەمانە بەشەکەی تری دەوڵەمەندەکانی کوردستان با بڵێن نەک هەر دەوڵەمەندەکان هەر کەسێک کە هەستی مرۆڤایەتی ئەجۆڵێ بۆی کە هاوکاری مناڵێک بکە یا هاوکارێکی خۆی ئەخاتە ناو سندوقی دەستگاوە بۆی ئەو ڕۆژێنانەی کە پێویستە بۆ ئەو مناڵە بکرێت لە ڕووی یاساییەوە هاوکارێکە بگاتە دەستی ئەمە پرۆژەی کوردستانی پێڵین ئێمە ئەم پرۆژەیە نزیک لە 20,000 مناڵ با بڵێن شێر کراوە لەناو ئەم پرۆژەیە بەڵێ بە ماڵی ئازیزان کەواتە 20,000 خانەوادە 16 بۆ 20,000 خانەوادە سودمەندە لەم پرۆژەیە ئەم پرۆژەیە لە ناو پرۆژەکەیە یعنی هەر ئەو مناڵانە نین کە باوکیان نەدەزاوە بەڵکو ئەو خاتونانەشن کە بێلانن پێوترێ خێزانی شایستە بۆ ئێستا ئەو پرۆژێ ئەوەشی لە خۆ گرتووە کە ئەو خێزا خاتونانی کە هاوسەریان نەماوە بە هەر هۆکارێک بێ و مناڵی کوڕیان نییە تەمەنی 18 ساڵ بێ ئەو خێزانانش لە خۆ ئەگرێت هەموو ئەوانە لە خۆ دەگرێت دەمەی پرسیاری سنووری کارکردنجام کەم یاخود ئەو ئۆفیس و لانانی کە هاتانە لە شارەکانی هەرێمی کوردستان لە کوێن چۆن خەڵکی لە کێو پەیوەندیتان پێوە دەکات هەموو هەرێمی کوردستان ئێمە لە هەموو هەرێمی کوردستان ئۆفیسمان هەیە و لە دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە لە شاری بەڵێن لە وڵاتی سووریا ئۆفیسمان هەیە ئێستا خۆشبەختانە ئەمساڵ ئۆفیسمان کردوەوە لە عەفرین لە دیمەشق بۆیە ئێمە سنوورمان بەزاندووە چونێتە دەرەوە لە بوومەلەرزەکەی تورکیا هەموو بتان بینیتان تاکە دەستگاکە لە کوردستانە توانی بەبێ ئەوەی هیچ با بڵێن ڕێوشێنێکی یاسایی لەگەڵ ئێمە بکەن ئێمە بەو ناسنامە نێونەتەوەی خۆمان کە هەمانە چوونە ناو بوومەلەرزەکەەوە بۆ هاوکاری خەڵکی لە قەوماوانی ئەو کاتە بۆیە بەڕاستی ئێمە ئێستا لە هەموو شارەکانی کوردستان ئۆفیسمان هەیە کۆمەڵێ پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ خەڵک بەڕاستی خەڵک دەستگا ئەوەندە ناسراوە خەڵک خۆی پەیوەندیەکە هیچ کەسێک ئێمە ناتوانین بچینە ماڵی هیچ کەسێ ئەگەر ئەو کەسە خۆی نەیەوێت خۆی نەوێت داوای هاوکاریکە بۆ ئێمە ڕۆژانە خەڵکێکی زۆر لە هەموو پرۆژەکان با بڵێن لە هەموو سێکتەرەکان سەردانی ئۆفیسەکانمانەکەن ئەمانە فۆرمی تایبەت هەیە کە وەرەگیرێن ژمارە تەلەفۆنی تایبەتی دەستگایان نەدرێت کە ژمارە تەلەفۆنی تایبەتی دەستگایە کە بۆ ژمارانە نەبێ ناتوان پەیوەندیکەن بۆیە ئەم خەڵکانە فۆرمێکی تایبەت بە کۆمەڵێ پرسیار لەو کەسە کراوە چکە ئێمە ئەمانەوەیە ئەو هاوکارانی ئێمە کە ئەگاتە ئەو شوێنە ئەو کەسە بەڕاستی ئەو کەسە شایستە بێت بۆ ئەو هاوکاریە چونکە ڕاست ڕەنگە بەداخەوە کۆمەڵی خەڵکی تریشە ببێتە ناو ئیشەکانی تەوە بەڵام شایستی ئەو هاوکاریانە نەبێ بۆیە ئێمە لەو بوارە زۆر بەباشی ئیشمان کردووە خۆشبەختانە زۆر خەڵکی شایستە یعنی ئەوانەی کە هاوکاریەکانی دەستگا وەرەگرن لە هەموو بوارەکان خەڵکی شایستە بەڵێ
کۆمەڵگەی کوردی ئێمە لە ماو ئەزمموی چەند ساڵی کارکردنتان لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگە و تێگەیشتنی زیاتری خەڵک بۆ کاری ڕێکخراوی و کاری دەستگا خێرخوازیەکان بەکۆی گشتی دەمەوێت ئەوە بپرسم خەڵکێمە تا چەندێک لە کاری نەک تەنها دەستگای خێرخوازی بارزانانی کاری خزمەتگوزاری و پێشکەشکردنی خزمەتگوزارێکی بێبەرامبەر کە دەڵێن تێگەیشتووە لەوەی کە ئەمە شەرمی لێ دەکەن زیاتر یاخود بە جۆرێکی دیکە کە هەندێک جار چیرۆک دەبیستین هەیە کە خۆی ئەسەوەکو تۆش باسی کردانی ئێوە گریمانەوە دەکەن ئەگەر کەسێک بێت و بە پێی پێویستی پێی نەبێ بێت لەم دوو خاڵە کامیان زیاتر دەبینن لە ناو کۆمەڵگەی ئێمە شەرمەکەن ئەم کارە ئەم پاداشتە وەربگرن ئەم خۆراکە وەربگرن یاخود بە پێچوانەوە هەوڵی زیاتر هەیە بۆەوەی ئەگەر شایستی تاڵاتیشی نەبێت داوای بکات وڵاهی ئێمە لەبەرەوەی با بڵین ڕسمی پێدانی ئەو هاوکاریانە بۆ ئێمە کە بە هیچ شێوەیەک نابێ شوناسنامەی ئەو کەسە و ڕوخساری ئەو کەسە و حتا هەموو شتێکی ئەو کەسەش زۆر شاراوە بێ بۆ ئێمە خەڵک زۆر ڕومانتیەکات ئەو خەڵکانەی کە پێویستیان بە هاوکاریە زۆر ڕومانتیەکەن لەبەرەوەی ئەوانە پارێزراوە لە ناو دەستگا بە یاسا پارێزراوە ینی مناڵێک کە هاوکاری وەرەگرێ نابێت دەموچاوی دەرکەوێ لە نابێ مەسەلەن ئەو زانیاریانەی کە لای ئێمە هەیە ئەبێت لەدات لە سندوقێکی زۆر باشە پارێزراو بێ لە ناو سایتێکا پارێزراوە کە تەنها ئەو کارمەندەی ئیشی لەسەرەکە ئەیبینێ بۆیە بەڕاستی ئێستا من بۆ خۆم خودی خۆم ناتوانم هەموو ئەو با بڵین داتاوزانیاریانە ببینم باسکەم ئیلا و کارمەندێکە تایبەتە بەوە بۆیە تایبەتمەندی خۆی هەیە پارێزراوە بۆیە خۆشبەختانە لەو ڕۆژەوە دەستگا ئەو ڕازگۆیی پاراستووە بۆیە هەموو خەڵکێک کە هاوکاری وەرەگرێ زۆر پێی ئاساییە بێتە لای ئێمە پاکێتی خۆراک وەرگرێ هاوکارێکی کاژ وەرگرێ ئەمە مەسەرەن کۆمەڵێ بابەت تەندروستی لە ڕووی تەندروستیەوە وڵچەری عەرەبانەیەک وەرگرێ بە دەروونێکی ئاسوودەوە شەرم ناکا پێی خۆشە هەندێک جار پێی خۆشە هەندێک خەڵک پێمانەڵێ پێمان خۆشە دەریشکەوین ئێمە خۆمان ڕێگە نایدەین ئەڵێ قەچەکە با من قسە بکەم باسواسی دەستگاکەم کە منی بەسەر کردوێتەوە بۆیە لای ئێمەەوە زۆر زۆر بەشێکی تری پرسیارەکەمەوە بۆ دووچاری ئەوە دەبنەوە هەندێک کەس هەیە بە پێی پێویستیان نییە بەڵام بێن بیانەوێت خۆیان دەرخن ئەوە حاڵەتی کەمە یانی زۆر حاڵەتێکی کەمە بچووکەم وەکووتم هەندێک کەس نایەتە دەستگا ڕەنگە بەهۆی ئەو فلتەرانەوە بێ کە لە لای ئێوە پێدا تێدەپەڕێت بە ئاسانی لەو فلتەرانە تێنەپەڕێت فلتەرەکان ئێمە زۆر فۆرممان هەیە کە لە فلتەرەکان تێناپەڕێ و فۆرمەکان ڕەفزەکرێت بەڕاستی چونکە ئەو فۆرما با بڵین بەسی ئێمە لە دەستگا کۆمەڵێ بەش هەیە کە کار لەسەر هەموو سێکتەرەکانەکە بەشی پرۆگرام کۆمەڵێ بابەتی هاوکارێکانی لە خۆی گرتووە وڵچەری لە خۆی گرتووە هەموو ئەو پرۆژانەی کە ئەبدەیتە بێ و لای خۆی ئامادەیەکە لە خۆی گرتووە ئەمە تایبەتبندی خۆی هەیە کارمەندی بەشی هاوکارەکان ئەو فۆرمە لای ئەوە و ئەو فۆرمە دوجار بێتەوە لای من بە فلتەری منی شاتێ ئەپەڕێ و بەشی بەدۆدە چوونمان هەیە ئێمە سەردانی شوێنەکان ئەکا مەسەرەن بەڕێستان سودمن دەبی لە پرۆژێکی دەستگا من ئاگام لێ نییە هاوکارەکان ئاگای لێ نییە بەڵام کارمەندی بدەدە چوون لە هەولێرەوەیەت سەردانی ماڵەکەکە بزانێ کارمەندانی دەستگا چۆن بوون لەگەڵی بزانێ ئایا ئەمە شایستەیە و هاوکاری وەرگتووە بۆیە فلتەر زۆرە بۆیە زۆر جار ڕەوز زۆرە لای ئێمە قبول نابێت بەڵێ سرۆخان ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی و کارەکانتان لە هەموو شار و شارچکەکاندا لایەنە ئیداریەکان لە شار و شارچکەکان لەو شوێنانی سەردانیان دەکەن تا چەند هاوکارتانن یاخود تا چەند ئاستەنگتان بۆ دروستەکەن لە کارکردندا ئێمە بە خۆشحاڵیەوە زۆر سوپاس من حەزەکەم لێرە و سوپاسی هەموو ئەو دام و دەستگا ئیداریانە و بەڕێوەبەرانی ئێرە بکەم کە لەگەڵمان هاوکارن بەڕاستی بربەستمان نییە ڕەنگە چونکە ئێمە خۆمان ڕێکخراوێکی با بڵێن باوەڕ پێکراوین لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن UN-شەوە بۆیە ئەوانە هەموو مستەمسەکی با بڵێن تایبەتمان هەیە و ئێمە پێشتریش ناومان تۆمارە بۆیە بربەستمان بۆ دروست ناکەن لە ڕووی ئیداری بەڵام هەرخۆی پێویستە بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی ئێمە هەر کار و چالاکیەکەکەین ئەبێ بە ڕێزیان ئاگادار بن یاخود هەر کار و چالاکیەکمان هەبێت لەگەڵ هەر بەڕێوەبەراتیەک لەگەڵ هەر وەزارەتێک ئەبێ ئێمە پێشووتر بچین لەگەڵ ئەوان قسەی زیاتر بکەین بۆی بتوانین لە زانیاریەکان لەوان وەرگرینەوە مەسەلەن بۆ قامن نمونەیەکت بەمێ لە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتی پەروەردەی بەڕێز و بەڕێوەبەری
پەروەردەی بەڕێز ئێمە شێرمان کردو ئەم پرۆژەیە چونکە دوجارە بێ ئەوان زانیاریمان بنێ ئێمە ناتوانین لەگەڵ کەس یعنی کەسی نییە ئیشەکانی ئێمە لەگەڵ بەڕێوبەرایەتیە لەگەڵ بەڕێوبەری شوێنەکەیە بۆیە ئێمە ئەگەر کەسێ بە شخصی با بڵێن داواکارێکمان بۆ بێنێ وەری ناگرین شخصی بۆ خۆی بەڵێ بەڵام بۆ شوێنێک نەخێر ئەبێ لە ڕێی بەڕێوبەرایەتەکانەوە ئەو داواکارێ پشتڕاستکرێت. سەبارەت بە پشتگیری و لایەنگیری حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندێک ئێوە سەپۆرتی حکوومەتی هەرێمی کوردستانتان هەیە و سەربەخۆی دارایی خۆتان چۆن مسۆگەر کردووە؟ دەستگای خێرخوازی بەرزانی دەستگایەکی خێرخوازی قازانجنەویستە هیچ فەندێکی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هیچ حیزبێکی سیاسی لە کوردستان وەرناگرێ فەندەکانمان زیاتر فەندی بەیانین و فەندی ناوخۆیشن یعنی ئەو بەخشەرانەی کە لە ناو دەستگا هاوکاری ئێمن بەخشەری ناوخۆی و دەرەکی. بەڵێ پێتان وایە ڕێکخراوەکانی خێرخوازی لە کوردستان توانی یانە ینی بەگشتی ئەمەش دووبارە پرسیارەکەم نەک تەنها دەستگای خێرخوازی بارزانانی دەزانین هەوڵ و ماندووبوونێکی زۆری هەیە لەگەڵ هەموو هاوڵاتیاندا بەڵام بەکۆی گشتی لە چاو ئاستی بژێوی تاکی کوردیدا توانیانە تەنیا پلاستەرێکی سەربرین بن یاخوتوانیان چارەسەرکارێکی ڕاگۆڕیچەیی بن تا چەندێک خەڵکی ئێمە هەتا ئێستا پێویستی بە کاری خێرخوازی هەیە؟ وڵاهی من ئەمە بۆ چۆنی منە بەڕاستی دەستگا و ڕێکخراوی خێرخوازی زۆر بۆ لە کوردستان و تاکە کەسیش زۆر بووە کە کاری خێرخوازیەکە بۆیە من ئەوەی ئەیبینم کەمتر دەستگا هەبێت کە دەستگایەک نەبێت سەر بە حیزب بێ یعنی هەستەکەی هەندێک دەستگا هەیە لە پشتیەوە حیزبێکی سیاسی هەیە دوجار باگراوندێکی سیاسی لە پشتەوەی ترە و باگراوندە ئیسلامیە نوعی ترە هەر جۆرێکی ترە چونکە خۆی بە مڵکی ئەو حیزبە ئەزانێ بۆیە من بە شانازیە وەڵام دەستگای خێرخوازی بەرزانی تاکە دەستگایەکە لە ئێستاە کاری با بڵێن خێرخوازی ئەکات کە سەر بە هیچ حیزبێکی سیاسی نییە ئێمە باگراوندێکی مەسەرەن لەسەر ناوی بەرزانی مڵکی هەموو میلەتی کوردە ئەوە ناوێکی نەتەوەی بەڕاستیەوە هیچ کات ناتوانرێت لە سنووری سیاسەتا کۆکرێت ئەوە یعنی بۆیە ئێمەش ڕێگەمان پێدراوە چونکە بەرزانی مڵکی هەموو میلەتی کوردە و بە مرۆڤایەتی بیری کردوتەوە ئەگەر نا بەرزانی سنووری بەزاندۆ بۆ شۆڕشکردن یعنی لە کوردستانی با بڵێن لە باشوورەوە ڕۆشتۆ بە ڕۆژهەڵات لەوێ ینی جنگاوە لە پێناوی ئازادی ئەم وڵاتە بۆیە ئێمەش بارزانی نەمرمان وەکو سمبول هەڵبژاردووە باوکی ڕۆحینەتەوەی کووردە بەڕاستی بەڵام من پێم خۆشە ینی من دەستخۆشی لە هەموو ڕێکخراوەکانەکەم هەر کەسێک دەستی خێر دەستی هاوکاری بۆ ئەم میلەتە بۆ هەر کەسێکی تر بۆ ئینسانیەت چونکە مرۆڤیەت مرۆڤ بوون لە پێشی هەموو شتێکەوەیە لە پێش دیانەتیشەوەیە من ئەگەر مرۆڤ نەبم لێران ناتوانم یعنی جیاوازی نابێ بکەین دەستگای خێرخوازی بەرزانی ئەو دەستگایە کە جیاوازی نەکردووە لە نێوان با بڵێن ڕنگ ئایدیای سیاسی و نەتەوەی بەبێ جیاوازی خزمەتی کردووە بۆیە دەستگا بە دەستگایەکی نێونەتەوەی ئەزانم و خێرخوازی شە بەڕاستی بەڵێ ئەگەر وەکو داتا یاخود هەر چەندان چەند شتێکی با بڵێن دیاری کراوە بێت پێمان بڵێ لە کارە پرۆژەکانتاندا بە بۆنەی 20مین ساڵیادەوە چیتان ئامادە کردوانی پێشکەشیکەن یاخود لەم ساڵدا بێت چ داتایەکتان لەلا هەیە ئەمڕۆ لە کارەکانتان بۆمان باسکەی چەندانەیە چون پێم وابێت پێشتر وەرەقێک پێ بوو لەگەڵ دەفتەرەکەت هەندێک شتت ئامادە و حەزم پرسیاریوانت لێکەم وەڵڵاهی ئێمە طبعاً من باسی داتای زۆرە داتاکانی ئێمە تایبەت ماڵی ئازیزان زۆر لای زۆر کەس هەیە جێ تێبینیە جا ماڵی ئازیزان ئەو با بڵێن ئێمە لە سنووری ئۆفیسی سلێمانی نزیکەی 2000 خانەوادە و 2500 خانەوادە لەناو ئەو پرۆژەیە بەبێ جیاوازی ئەو هاوکاری کاش وەرەگرن بەڵام کاش لە ئێمە وەرناگرن هەر مناڵە و ژمارە بانکێکی خۆی هەیە ئەچە لە بانکەکانی سلێمانی وەریەگرێت چەکەکە لە ئێمە نووسێ ئەو پرۆژێکی گەورەیە بۆ ئەم ساڵ پرۆژەی کوردستانمان دابش کردووە کە 500 خانەوادە بوو سودمەند بوون لە پرۆژەکە ئێشتا ئەوەی با بڵێن ماگیستۆری ئیماراتی هاوکاریەکان نەهاتووە بەزی ئینشەڵڵا لە نزیکترین کاتە ئەوەژەگات و دابەشیەکەین بۆ ئەم ساڵ پرۆژەمان زۆر بوو ئێمە بۆ ئەم ساڵ پرۆژەی بۆ هەر بۆ ماڵی ئازیزان با بڵێن پشکنینی چاومان هەبوو بۆ 100 مناڵ لە شاری ڕانیا
کڕێنی جلوبەرگی 76 مناڵمان هەبوو لە شارۆچکەی سەی سادق. ئەمە پرۆژەی ماڵی ئازیزان ئێوارە خوانێکمان هەبوو بۆ 400 خانەوادە لە شاری سلێمانی لە مانگی ڕەمەزانی پیرۆز. هاوکاری خۆراکمان هەبوو بۆ عینەشت بۆ 400 خانەوادە لە شاری سلێمانی. هاوکاری 3000 پاکێجی خۆراکمان هەبوو لە مانگی ڕەمەزانی پیرۆز. هاوکاری 200 خانەوادەمان هەبوو لە مانگی پیرۆز نەختینەی بوو. هەر خانەوادەیەک $200. دروستکردنی با بڵێن پرۆژێکمان هەبوو کە ئەڵدیسی ئەمەرگی فاندی کردین لەگەڵ سنتەری چوارباخ بۆ قاچی با بڵێن دەستکردی مناڵەوەی کە قاچیان خوارە بێ. پرۆژەیەک بوو ئەوە پرۆژێکی زۆر باش بوو جێبەجێمان کرد. پرۆژەی 3000 با بڵێن پراوگە و جانتای مناڵان بۆ قوتابخانە بۆ 2 قوتابخانە. چونکە بەبێ جیاوازی بە هەموو مناڵەکانماننا. ئێمە پرۆژەمان زۆر بوو بەڕاستی پرۆژەی تەندروستی بە بایسی $7 ملیۆن هاوکاری دەرمانمان هێنا بۆ خەستەخانەی هیوا و هەموو خەستەخانەکانی ترکە ڕادستی کۆگای دەرمانی سلێمانی بەڕێوەبەری تەندروستی سلێمانیمان کردووە. پرۆژەی تر بۆ ئێستا لە ئێستاە لە ناو پرۆژەیەکین بەڕاستی ئێمە 37 قوتابیمان هەیە ئەوە شێکێکە لە پرۆژە جوانەکانمان کە دەرچوون تەواویان کردو لە ماڵی ئازیزان و ئێستا زۆربەیان لە پۆزیشنی زۆر باشان لە دکتۆرن مهندسن پێمان خۆشە و مناڵانە هەم ڕێزلێنانێکان بۆ بکەین ئەوە شێکێکە لە پرۆژەکانمان وە ئەو هاوکاریانەشی کە بۆیان هاتووە وەکو دیاری دو هاوکاری ببیێنێ دەستیان و ڕێزلێنانێکیشان بۆ بکەین. ئێمە بۆ ئەم ساڵ لەگەڵ 25 بۆ 30 دکتۆری بەڕێز لەگەڵ 2 خەستەخانە لەگەڵ 2 تاقیگا لەگەڵ 2 دەرمانخانە گرێبەستێگەکەین بۆ ماوەی ساڵێک بۆ ئەو هەموو کەیسە تەندروستیانەی کێتە لامان لە عملیات بێ لە چارەسەری با بڵێن ئەمەرجنسی بێ تووپڕ بێ لە نەخۆشی درێژخایەن بێ لە عملیاتی گەورەتر بێ مەسەرەن مناڵ بێ گەورە بێ بە هەر شێوازێک بێ لەگەڵ ئەو دکتۆرانە شێری بکەین پشکنینیان بە فری بێ وەرگرتنی چارەسەرەکانیان بە فری بێ و حتا هەندی عملیاتیان نیوە بە نیوە بێت لە ڕێگەی دکتۆرەکانەوە لە ڕێگەی ئەو نەخۆشخانە تایبەتانەوە بۆیان بکەین. ئەوە پرۆژەیەکمانەوە لێرەشەوە منداوە لە سەرمایهدارەکانی سلێمانی یەکەم بەڕاستی ئێمە پرۆژەیەکمان هەیە پرۆژەی وزەی خۆرە کە لە شاری هەولێر و دهۆک جێبەجێ کراوە بە خۆشحاڵی و سەرمایهدارانی ئەوێ کردوانەکە بۆ چەند قوتابخانەیەک پرۆژەی با بڵێن کارەبا بە وزەی خۆر جێبەجێ بکەین کە لەگەڕێکە هەژارەکان و دەست پێ بکەین بۆی هەم لۆدێکیش لەسەر حکوومەتکە بکەینەوە ڕاستە پرۆژە بە خۆشحاڵی و پرۆژەی ڕووناکی هەیە بەڵام ئێمە پێمان خۆشە خۆ پرۆژەی ڕووناکیش تێچووی هەیە ئەو لۆدەکەم بکەینەوە کە ئێستا دەست پێ بکەین لە چەند قوتابخانەیەک با بڵێن وزەی خۆر بۆ کارەبا دابین بکەین لە ڕێگەی وزەی خۆر ئەو پرۆژەیەش داوامان لە چەند سەرمایهدارێک کردەوە ئیشەڵا بێنە پێشەوە ئەو پرۆژەیەش جێبەجێ بکەین بۆ ئەم ساڵ. دەستان خۆش بێت ئیشەڵا هەمیشە پڕبیرۆکە بن هیچ کات ماندوو نەبن هەمیشە بەردەوام بنوە خوای گەورە خێر بێنێتە ڕێگەی ئێوە و ئێوەش کە خێر بە ئەو کەساناکەن کە پێویستیان پێێتی من زۆر خۆشحاڵ بم لە گەڵ بەڕێزە دانیشتم زۆر شتی دیکە هەبوو حەزمە کرد بە وردی باسی کەین بەڵام کاتی پرۆگرامەکەش ئەوەندەی کە هەبوو بابەتەکان کە بۆ من گرنگ بوون وەکو خاڵی سەرەکی پرسیین بەس ئەگەر شتێک ما بێ مەبەستت بێ باسیکەی پێش کۆتایی پرۆگرامەکە کات دەدەمە جوێ نابتن. زۆر سپاس من دەستخۆشیم بۆ هەموو ئەوانەی کە لەگەڵ هەموو پرۆژەکانی ئێمن و پیرۆزبایی لەوانە ئەەکەم دووبارەکە دەستپێک بوون بۆ ئەم دروستکردنی ئەم ڕێکخراوە ئەم دەستگا مەزنە بەڕاستی ئێمە هەمیشە خۆمان بە خۆبەخش و خزمەتکاری میلەتی خۆمان نەزانین بۆیە شانازیەکەین لەو ڕێکخراوە کارەکەین. هەمیشە جێگەی شانازی هەموو کوردان دەستان خۆش بێ بەڕێستان سروە ساڵح کە لە ئێواری سلێمانی لەگەڵمان میوان بوو جەنابی بەڕێزیان بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانی. هیوادارم هەموو پێکەوە هەمیشە هاوکار و دەستگیرۆی یەکتر بین لە هەمان کاتیشدا هەوڵ و ماندووبوونەکانی یەکتر بەرز بنرخێنین و یارمەتی دەربین ئینشاءڵڵا هەموو لایەک تەندروست باش بێت هەموو لایەک بەختەوەر و ئاسوودە بژین تاوەکو پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم.